لەناو ماڵی وەسمان پاشای جاف لە هەڵەبجە گەنجێکی زیرەک و بەهرەمەند لەدایک دەبێت کە بە جوڵە و نووسینەکانی دەوروبەری و دەسەڵاتی ئەو کات دەیەنێتە قسە. حەمیدەی کشی ئەحمەد موختاربەگی جاف بەم جۆرە باسی ئەحمەد موختار دەکات. ئەو شعرانەی کە هەر هەیەی خۆی بڵاو کراوەتەوە ئیتری هیچی نییە لە لای من تا بڵێم تازەتر بۆی لەلام بێبیکەم چیکە هەر ئەوەیە کە ئیسە بڵاو کراوەتەوە لە پێش هەموو کەسە من چاومە دیوانەکانی ئەەکەوی ئەو خوێنم و ئەزانم چیە و کێ نووسیوێتی و کێ کردێتی هەمویان شانازیە بۆ من سەربەرزیە بۆ من. ئەحمەد موختار جاف خاوەنی یەکەم نۆڤڵێتی کوردیە بە ناوی مەسەلەی ویژدان کە بە زمانێکی ڕەخنەیی نووسیوێتی و ویستویەتی ڕووی کردداری ژیانی چینە باڵادەستەکانی ئەو کات بخاتە ڕوو. دوای چاپیەکەم لەگەڵ مامۆستا ئەحمەد سالارە کە کردم باسی لە ئەحمەد موختار پاشای جاف کرد. وتی کاتێکە من وەسەلەی ویژدان و خوێندەوە وامەزانی گەورە نووسەرێکی فەڕەنسی ئەمەی نووسیوە. مەسەلەی ویژدان ئەوەی جێی کە کەسێک لە خوێندنی تایبەت و حجرێ ئەو سەردەما خوێندبێتی هاتووە بابەتێکی ڕەخنەیی لەسەر گەندەڵکارەکانی ئەو سەردەما نووسیوە. ئەمە موهیمە. ئەگە بەداخەوە نەک خەڵکی بەگشتی زۆربەی ڕۆشنبیرەکانی ئێمە یا مەسەلەی ویژدانیان نەخوێندۆتەوە یان کە خوێندویانەوە بە شێوەیەکی سەرپێیی خوێندراوەتەوە. دێتە گەم دەنگێ بە سەز و شیوەن و گریانەوە ناڕی دڵمە لە حەسێت خاکی کوردستانەوە لا نەواز و بێکەس و مەزلومن ئێستا قەومی کورد گا بەدەستی تورکەکان و گا بەدەست دێرانەوە. نووسەران دەڵێن ئەحمەد موختاربەگی جاف بە بەرهەمەکانی توانیوێتی پێش سەردەمی خۆی بکەوێت بە هۆنراوە و بەرهەمەکانی دیکەی دۆخی ئێستای نەتەوەکەی وێنا کردووە. دژمن لێ ترسن مەپرەزیەک دروستەکە داهاتێ و کژیکێ و شۆڕ دروستەکات و ئیتر دژمن لێ ترسێت ئەوەختە کەسی خۆشی نزیک ئاگادار بوون پیلانیان بۆ داناوە شەهیدیان کردەوە بەداخەوە سەروەتێکی گەورە ماڵە چونکە لاو بوو تەمەنی مابوو لە ئەو لە تەمەنێکی ئاوا دیوانێکی چاکی ئاوا بەجێبیێڵێت و باری شۆڕژگەری کوردایەتی هەڵبگرێت و لەولاوەەوە لێ بنووسێت ئەوە بمایە زیاتر بەرهەمی زۆرتری ئەبوو. نۆڤەلە چیرۆک نییە چیرۆک مختصرە زۆر کەمە بەڵام نۆڤل لە ڕۆمان کەمترە لە چیرۆک زۆرترە بەو شێوە ئەحمەد موختار جاف لە زۆر شتا پێش زەمانی خۆی هەنگاوی ناوە. ئەحمەد موختار جاف کوڕی وەسمان پاشای جاف و عادیلە خانمە کە لە ساڵی 1996 لە هەڵەبجە لەدایک بووە. لە ساڵی 1924 بووەتە ئەندامی پەرلەمانی ئەو کاتی عێراق. مێجەرسۆن کە حاکمی بەریتانیەکان بووە لە وەسوی ئەحمەد موختاردا دەڵێ ئەو ناسنامەیەم کە لە ئێران و تورکیا شاردبوومەوە و چەندین ساڵی خایاندبوو بە 6 مانگ ئەحمەد موختاربەگی جاف ئاشکرای کرد. لە ساڵی 1935 لەسەر چەمی سیروان لە تەمەنی 38 ساڵیدا کوژراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.